دەوڵەت بووین بە دەوڵەت بووین بە دەوڵەتی کوردی بەخوا زانم پێ خۆشە بەخوا سەرچۆپی دەستیان ئاڵای کوردستانە ژن و پیا و بەجلی ئاڵاواڵا شای و لۆغانیانە بۆ دیاریکردنی ناسنامەی خۆیان بەڵێ دەوێیان نەکێ دەوڵەت دەوێ دەوڵەتم دەوێ بەڵێ وەرە ساحی لێ دەدایە وەرە ساحی لێدە دەستت بێنە دەست بێنە خەڵکێ بدە لێرەکەدا لێ تەواو ڕیز گیراوە و چاوەکان لە چاوەڕوانی دەنگدان ڕۆژێکی مێژوویە و لاپەڕێکی تازە لە مێژووی کورد هەڵدەدەنەوە ناسنامە بەدەست داهاتوویەکی گەش بەدی دێنن دەیانەوێ ئەم ئاڵایە بەسەر سەریانەوە شەکاوە بێ قەیناکە ئێمە بەتەعجیب دنیامان ڕەت کرد بە سووا بۆ مناڵەکانمان بێ سەرکەوتن سەربەخۆیی ئیتر کوردایەتی بەسە مردین ئەمڕۆ کەس پەککەوتە نییە ئەمە هەڵپەرکێی سربەستیە دەست لە ناو دەستی یەک و بە یەک ڕیز وەتەمای دوژمنداریەتی نین لەگەڵ هیچ کەسێکا بکەین دەستی ئاشتی و خۆشی بۆ هەموو کەسێک ڕاکێشی ئێمە ئەوە نین کەوا بمانەوێ شەڕ ببێت شۆڵە ببێت کوڕی کەس ئێمە چەندەها سەڵە شەیدمان لێدرێ و لێمانە فەوتێ و چیماباران نەکرێن بە هەموو جۆرێ بەڵام ئێستا ئێمە داوامان وایە لەم ڕۆوانەیە دەستی ئاشتیمان بۆ ڕابکێشن ئێمەش دەستی ئاشتی بۆ هەموو جیرانەکان و بۆ هەموو کەسێک ڕاکێشین لە جێی دەستی ئاشتی لولەی چەکەکانیان ڕوو لە خەڵکی کەرکووک ڕاگیرا ئێمە دەست پێشخەری ناکەین بەس بە ئەوان دەست پێشخەریکەن زاو کاتە ڕاستی دروستی بۆوان دەرەکەوێ کورد کەرکووکین کووردە قودسی کوردستانە خاڵک بۆ بەرگری لە دەنگی خۆیان بەرامبەر بە هەڕەشەکان هاتوونەتە شەقام ئابادی بەرامبەر شابەکەی خۆی هیچ حەلێکی نەبوو ناچارە تادید کە بەڵکو لەسەر کورسەکەی خۆی بێنێتەوە عەلەقەل ئێمە ئێستا کە کوردستان لە عێراق جیا نابێتەوە کوردستان لە ئێران جیا بێتەوە ئێستا عێراق ئێرانێکە بۆ خۆی پانزەی ئۆکتۆبەر باشووری ڕۆژاوای کەرکووک دوو هێز بەرامبەر بە یەکیان گرتووە هێزێک کە بەرگری لە ئیرادەی میلەتێک دەکات و هێزێکی تر بە هەموو توانای سەربازی خۆیانەوە دەیانەوێ ویستی خۆیان بسەپێنن پێشمەرگە بە وردی چاویان لەسەر جوڵەی دوژمنەکەیانە و سەنگەرەکانی خۆیان قایم دەکەن بۆ شەڕێکی گەورە
16 ئۆکتۆبەر ناوەندی شاری کەرکووک شەقامەکان کپ و بێدەنگی باڵا دەستترین دەنگی شارە. جێگای داخەکە ئەم شارە جوانیان بەجێ هێشت بەڕاستی گریانم دێ خۆرگم پڕ گریانە کە ئەم شارەیان بەجێ هێشتووە کۆمەڵە خەڵکیکە ئێمەیان فرۆشت ئێمەیان دەربەدەر کردووە هەموو حاڵ و خەڵکیان بەجێ هێشت ماڵی فەرم و ئەوەتەی دوکان بکە ماڵی جوان بکە حاڵی خەڵک بکە هەمویان بەجێ هێشتووە تاوانی خەڵک چییە کاکەم گەندەڵیە تاکەی بەسە کاکە بەسە مردین وەڵاهی یعنی لە هەموو شتەکان بێزار بووینە لە هەموو شتەکان بێزار بووینە کاکە. بە دەنگی چەکەکانیان دایانویست بەستەڵەکی بێدەنگی بشکێنن. ئەوەی کە هاتووە ئێستا لە کوردی داوە تەنها عارەب نییە هەمووی پێک هاتووە لە شیعەیە لە شیعەی ئێرانە هەمووی ئێرانیە کورد بەرامبەر عارەب زۆر بە ئاسانی دەتوانێت بگرێتەوە بەڵام بەرامبەر وڵاتێکی وەکو ئێران لەگەڵ سەدام حوسێن 8 شەڕی کرد سەدام حوسێن پێی نەوێرا ئێستا کورد بەو چەکە خەفیفەوە ناتوانێت بەرامبەر ئەو هێزە گەورەیە بگرێتەوە هێزێکی زۆر گەورە هێزێکی زلهێز هاتووە بەرامبەر شارێکیان داوە پەلامار شارێکیان داوە کە ئەم شارە ئێمەی کورد هەتاکو ئێستا نەچوینەتە سەر خاکی کەس ناڕۆینە سەر خاکی کەسیش ئەوان هاتوونەتە سەر خاکەکەمان ئەوان تەعەدامان لێکەن ئێمە تەعەدا لە هیچ کەسێ ناکەین بڕۆ سێر مێژووکە مێژووی کورد لە بیستەکانەوە بخوێنەوە هەتا ئێستا ئێمە دیفاع لە خۆمانەکەین لە خاکمان لە عەرزمان لە ناموسمانەکەین بەڵام کوانێ بۆ کەس نایە تەداخولکە بۆ کەس وڵامێکی نییە بۆ ئەم پرسیارەوە لە سەعات یەکی شەوەوە شەڕە هەتاکو ئێستا کەس نایەتە جواب کوا بەرپرسەکانمان کوا ئەو خەڵکانە کوا ئەو کەسانەی کە یانود ئێمە پشتگیری کورد دەکەین ئێستا گشتی وسکت بوونە بۆ ئەوە سیناریۆیە کە ئەکرێ چۆن لە 2014 بەرامبەر سونە کرا کە شیعە هەمووی تاکتیکی شیعە بوو کە بەرامبەر سونە کردی سونەی لە ناودا ئەیانەوەی ئەم جاران تاکتیکە بکرێ بەرامبەر کورد لە ناودە. بەشێک لەو نەتەوانەی کە پێشمەرگە سنگی بۆ قەڵغان کردبوون بە هەلهەلە و سەما پێشوازی لەم هێزانە دەکەن. کورد گەڕایەوە بۆ 50 ساڵی ڕابردوو نووسینی دروشم لەسەر دیوار لە دوای تێپەڕینی 3 مانگ بەرەو شاری کەرکووک دەچین هەمارە سەربازیەکان ڕێگا سەرەکیەکانیان تەنیوە لە دەروازەی کەرکووک پەیکەری پێشمەرگە بە ئاڵای عێراقەوە دەبینرێ دیوارەکانی شار پڕ بووە لە دروشم دوکان و بازارەکان قەرەباڵغی جارانی نەماوە لە کەرکووک دۆخێک خوڵقاوە کە بێدەنگی بووەتە چەکی دەستی کوردی ئەم شارە بازاڕە چۆڵەکان وەک نیشانەی ناڕەزایی لێ هاتووە بە تێپەڕین بەم شارەدا هەست بە مانگرتنێک دەکەی بەرامبەر بەو هێزەی کە بە بڕوای خۆیان دەیانەوێ یاسا بچەسپێنن کەچی لە دوای هاتنیان دزی و تاڵانی و کوشتن لەم شارەدا گەیشتووەتە لووتکە باشکرا هەڵدەکتنە سەر ماڵان و ئەوانەی مەبەستیان بێ ڕوبەڕووی زیندان و ئەشکەنجەی دەکەنەوە
دەڕۆینە ماڵی ئەو ئەفسەرەی کە لە دوای 16 ئۆکتۆبر تووشی حاڵەتی شڵەژانی دەرونی دەبێ و کۆتایی بە ژیانی خۆی دەهێنێ. دکتۆری نەفسیوتی تووشی اکتئاب هاتووم، کوڕە خەفەتێکی خواردەوە یاخود هەواڵێکیان پێداوە تەوەقوع نەکراوە بۆ هەواڵەکە. ئەو کوڕە ئەبێ ماوەی 5-6 ڕۆژێ لەسەرم هەنێ حەبی بۆ نووسی لەسەرم حەبانە بەردەوام بێت. ئیتر کە حەبەکانی خوارد ئەو شۆ تقریبا تا هەفتەیە نەخەوت بوو، هەفتەیە خەیوری ناکەوت، بەیانی هەڵەساوی شەو تابای نەخۆت. یەک ڕۆژی حەبەکانی خوارد بۆ دووەم ڕۆژ نییە خوارد. من ئەو کات لە بەغاوم، تەلەفۆنیا بۆم نەکرێنێت حەبەکانی ناخوایت. تەلەفۆنم بۆ یەکە لەگەڵ قسەم کرد، دڵی مەدایەوە، جاروا بۆی خوارد جاروا بوو نییە خوارد. یەک هەفتەی بەسەرا چوو. لە هێزەکانی هەفتەوە تەلەفۆنیان بۆ کردبوو کە هینەکانی بەرێ بازەکەی بگەڕێنێتەوە. بازەکەی لە هێزەکانی هەفتا بوو. بە براکەمی وتبووی ئەڕم بۆ سلێمانی بازەکەم لێ هێنمەوە. براکەشم وتبووی باشترە چین هەم بازەکە دێنەوە هەم شۆ پیاسەیەکەکەین کەمە لەم هینەی ئێریا دەرچین. تەبیعی من شەو لەگەڵ قسەم کردبوو، پێم وتم بەیانیم لە بەغدا دێمەوە، ئەدمەم بۆ ئێران. وتی من نایم بۆ ئێران. وتم پیاسەیەکەکەین. نهات، قەناعەتی بە قسەکەم نهات بیمەم بۆ ئێرانەوە، حەزی ناکرد دەرچێ. ئیتر ئەوە بوو بە براکەمی تۆ بڕۆ خۆت بگۆڕە، منش خۆمە گۆڕم ئەچین بۆ سلێمانی. بە خێزانەکەشی توی تۆ بڕۆ شیرێکم بۆ بکە، پێشەوەی بڕۆم با شیرێ بخۆم. کە براکەمی ناردوو بوو خۆی بگۆڕێ، هەمووی تقریبا 2 دقە 3 دقی پێ نەچوو بوو. براکەم خۆی گۆڕی بوو، هاتبوو بێ بگەڕێتەوە بۆ لای ماڵ، چوو بە دەرگاکەی لە خۆی کلیلدا بوو، لەو دیەوە یەک فشەکێکی ناوە بەسەر خۆی. شێردڵی تەمەن 28 ساڵ تەنیا 59 ڕۆژ توانی بەرگەی کەوتنی کەرکووک بگرێ. پێچەوانەوە من ئەم برایام ئەمڕخوای کرد فرمێسک لە چاومە ناتە خوارەوە. بەڵام ئەو ڕۆژەی کەرکووک گیرا باوکم و 4 برام مرد وە کەرکووک تەسیری نەم نەکرد. ئێرای منم چۆڵەوانیە. ئەو دەقەی کەرکووک گیرا پڕ بەدەمم هاوار مەکرد بەم دەشتەیە گریا. نەمەزانی وەک شێتم لات من لەم نا بۆ دەشتای ڕۆژ دوای هێنامیانەوە. یعنی تەقەبولم ناکرد، یعنی تەسەوور ناکرد ئەم وەزع ئاوای بەسەرا. بە درێژایی شەڕی داعش هاوشانی براگەورەکەی بەردەوام لە سەنگەر بوو. لە شەڕەکانی داعشە بە حکمی ئەوەی هەردووکمان چەکدار بووین، تەلەفۆنی بۆ مەکرێت کاکە ئاگام لێ لە فڵان شوێن شەڕە نەڕۆی بۆ شەڕە نەڕۆی. منش پێمەوە دەمت تۆ خەمی منت نەبێت، تۆ مەڕۆ من ناڕۆم بۆ شەڕە. هەردووک ماوەمان بێکترێت، بەڵام من هەرە ڕۆشتم بۆ شەڕەکە. کە ئەچوون بۆ شەڕەکە سەرەکەم ئەو سەنگەری کەوا منی لێم ئەو سەنگەری کەوا شەڕی تایە تەمەشامەگەر لە تەریشمەوە شێردڵ براما لەوێ. زۆر یعنی کوڕێکی کوردپەروەر، کوڕێکی بەخیرەت لەوێ ئەم بینیاموت کاکەی تۆ بە منت نەودمەیە، منش ناڕۆم. ئەوید ئەی تۆ ژوات بە من نەوت، کەواتە هەردووکمان لێرین و قسە ناکەین و با کەی کۆتایی هات دوای قساکە. لەو هەموو شەڕایە هیچمان لێ نهات، بەڵام ئەو لێرە وا خۆی بەدەست خۆی وای لە خۆی کرد. هەستی نەتەوایەتێکی خۆی وای کرد بگا بەم ڕۆژەیە. تەقەبولی ئەو مۆزای ئێستای نەکرد، عەرەبی پێپەتی بێ لێرە حکوممانکە چەند ساڵە 14 ساڵە ئێمە حکمی خۆمانەکەین. 14 ساڵە ئێمەوە لێرە هەرچی هەیە بەدەست خۆمانەوەی. دیار بوو پێی هین نەکرا، پێی هەزم نەکرا، ئەو وەزعی ئێستای پێی هەزم نەکرا، بۆیە وای لە خۆی کرد. هاتووینەتە بازاڕی کەرکووک.
ڕێبوارەکان زۆر نین و کڕیارەکانیش کەمتر لە جاران. کوردی ئەم شارە ڕۆژ دەژمێرن و چاوەڕوانن کە خۆ دۆخی کورد لە کەرکووک چی بەسەر دێت. ئەم بەرگ دوورە 36 ساڵە جلوبەرگی کوردی دەدورێ. هیچ کات وەک ئێستا بێبازار نەبووە. پێیوتین لە سەردەمی بەعسیش کورد بەقەد ئێستا لە ناسنامەی خۆی نیگەران نەبووە. بڕات بێت لە 16 مانگەوە تاکو ئێستاکانە لە 7 دانە جلوبەرگی کوردی زیاتر نەدراوە. 7 قات. لە دوای 16 مانگەوە هەر بەجارێ ینی کە سڕبوونێک سڕبوو خاڵاتی سڕبوو. ئەنی ئەمڕۆ کە ئێمە قاتمان لا بوو کاتینەوە لە دوای 16 مانگ وتمە کاکە بوتان بدوورین بۆتان نەدوورین تیان کاک بۆمان مەدوورە قات کوردی بەڕاستی چی بکەینە بەرمان. ئێتر ئەوەی لاتوە ینی بەڵێ ینی کاریگەریەکی سەرسەختی هەیە دوو ئومێدش نییە ینی ئومێدی ئەوە نییە کە کاتێک تۆ بڵێ وڵا ئەم شارە ئومێدێکی ئەوەی کا هەیە برەو باشبوون بڕە بڵێ بۆ لەبرێکە تۆ خەونیان نێشت خەونی سەم گەوە گەنجی کوڕی خۆمە تەلەبەی هەندەسەیە ڕێن لەواتە لە جانیان نەماوە کەس لە جانی نەماوە بۆ لەبەر کاتێک کەمانە کە تەماشاکە لەباوە نەتەوەی چی ئەوە بانزیخانی فڵانە کەسە ئەوە ئیمارەکەی فڵانە کەسە ئەمانە هەوی مەسئولە باوکم توخواتەوە بێ کە کەسێک خاوەنی مەسئولی مەحورێکی پێشمەرگە بێت زەویە بکڕێ بە ملیاردێک تو ئەمە تۆ ئەمە ئەتێ من شەڕت بۆ بکە ئەتێ من وڵاتت بۆ پارێزێت وڵات چی پارێزیە ئەوەی کەوا ڕاستی لێوەکانی بشکە چای گەرم لێرە بازاڕی هەیە و چاخانەکانیش بوونەتە شوێنێک بۆ باسی سیاست. عیبمان نەبوو وەزە زۆر خۆش بوو زێکی خۆمن لەبەر خاتر ئەو سێتەرەی تازە ناڕۆ سیارم هاتنە ناڕ مەسنەعە سێتەرێکیان داناوە لە تازە بەلاش حەلاش لای قاپی ڕئیسێکە لای داری کارەبا هەم بە بەلاش حەلاش خەڵک ڕاگرە بە 2 ساعت ناپەڕیتەوە سێتەرێکیان داناوە لە لای مەطعەمیدەوە ئەو سێتەرەی معنای چییە؟ مەحافزان بۆ داناوە جێگەر مەحافز بۆ دانراوە سێ هەر کابرای هەرسە بۆ خۆی سێتەرەیە دابنە کەس زەوقی نەما سەمینێکی خۆمنش ناکەم ئەو هەتا و زلفەوانیش ناکەم کەی مردم لەبەرسە چاوم مادرات با بمونە قوربان حکوومەتەکانمان بێ داوامان لە حکوومەتەکانە با بێمە زووترین کات چارەسەرە کەرگوو بکەن کەرگوویان وا لێ کردۆ گڵایان کردو فەرمووی حتا سەعات 10 و 12 شەو ئەم خەڵکە لە دەرەوە سوڕایەوە خۆشی بوو هیچی نوقسان نەبوو ڕاستە منچەیان نادا بە خەڵک باس خەڵک ئیسراحەت بوو سە کەس ناوێت دەرچێت ولا شو ساعات 10 ولا مرقايا او شو ساعات 2 ساعات مثل دوق كركوكم كامل ببيع تاعته كسنو يكسني شو تواريخ اللي مستشفى زادي او سير توا لو زياتني كش ترسا كسناوي عمي برا قابي قردو خوتو تسليم علني هي لما شارعك او ده مال الجيران فقير الدكان داره تازه دوت كان كوتو دميانوا لان عنده تعديل أنا شكل سؤال رأيك بس سليماني وكاشيان معه لي أنت هذا داركاري عند بدلي خويا لسر شيء والله لسري بعربي قصدك ودي عربي نازل أما شيء شو بالي لسروا لسر شيء ده والله الروي سري خويا هنقول بماله منالو ودي الرعي هو في الجاري لسروا دي مدن لسر زمانك كنا زانم بزور أبي كاكي جنتو باز يوكن كركوك لو دي خوا دروس يقولوا تصحيح ام حزبانيه بكل جاي بيطلب كركوك هتا ما اما بزو قاوقي بويميا عذابقي بويميا منال دربدر بويميا منال من هتيب بويميا مال ما ويرام بويميا مال ما بسوت بويميا اجنا هيش كي مصلحتي ملتي كركوك ديانا ما تيجي لبراي خود هذا وين هيش ترنيه ده صال ما بسرعة أما بروشن ده صال يتر ما بسرعة ما نكرناه تيجي وكم مرة مالاتك مالياتو هذا هو موضوع كوتاو
دنیا هەمووی وای لاتووە خەڵکی کەرکووک تەسحیە لە هەموو حسابێکە من لەوەدی خۆم ناسمەوە لەم شارەیە ئەمە سێەم جارە ماڵ بسوودێ ماڵ وێران بێ بکڕەوە بفرۆشەوە بەم شێوازە ڕاکەوە بڕۆ وەرەوە ئەم بەردەوام کەرکووک وایە شارەکان تر کامی لێ قەوماوە کام شار لێ قەوما کام کەس هاتووە لە کەرکووکا دیفاعەکە لە خەڵکی کەرکووک بڵێ کەرکووک ماڵی وێران دووس خورمات و ماڵی وێران کێ دیفاعی لێکە کەس دیفاعی لێ ناکات لە دوایم مەسەلەی 16 ئۆکتۆبرۆ بەڵێ وەزعی دەرونی چۆن وەڵای وەزعی دەرونیم لەجێ سترایە وەک وایە من لەناو تعزیە بژیم مستەمر وەک وایە تعزیەت بێ نەخۆت نەماڵ و مناڵ کەسی مرتاحی بەچی مرتاحی لەم شارەیە کار و کاسبی ماوە لەم شارەیە تۆ مرتاحی تۆ لەم شارەیە تامینی لە ماڵەکەی خۆتا شەوتا بێنی ئەبێ حەرەز بێتا بێنی ئیتر مرتاحی لە چیایە چەنەها گەنجەوەدانێ ئەیبینی لە شارەکانە خۆیان نەکوژن لەبەر چی خۆیان نەکوژن چەنەها گەت ببینە بڕۆ لە محکەمەکانە ژنەکانە تەلاقە دەکێ تازە مارێ کردەوە ساڵێک نییە ژنەکانی وازە ژنەکانیان دێن لەبەر چییە هەمووی لەبەر دەرونیان دەرونی هیچی تاوا نەماوە خەڵک بێزار بوو خەڵک ئوڕ بووە سە من لەم تەمەنی ئەگە ماڵ و مناڵ لە بێم وڵاتە بەجێ دێڵم لە بارەگای حزبی شیوعین ئەگەرچی فشاریان بۆ ئەم حیزبە هێناوە بەڵام ئامادە نەبوون ئاڵای عێراق هەڵبکەن لە نێو بارەگاکە ئاڵای کوردستان دەبینرێ لە بارەگاکەی ئێمە کۆمەڵی عەلەمی کوردستانیان بینی بوو و جلی سەربازی هێزی پێشمەرگیان بینی بوو تر ئەوان نەزەریانە بۆ چوونیان لەسەر ئێمە بە جۆرێکی تر مامەڵایان کرد تەنانەت لە ئەو فلێکسەی کە بۆ موتەمەری سەحەفی بەکارهێنین نووسراوە بە ئینگلیزی نووسراوە کۆمونیست پارت ئەو پارتەکەی لێبوو بوو بە پارتی دیموکراتی کوردستان یعنی لیژنەی تاقیقی خۆیان پێکێنا بۆ ماوەی 3-4 سعات منیان لێرە هێشتەوە و لەناو حوشەکە هێشتمێنەوە هەتا برادێکیان تەنانەت سوکایەتیشی پێکردین ینی سوکایەتی خراپیشی پێکردین ئەمە مردنێکی گەورەیە بۆ هەمومان تایبەتی بۆ مێژوومان ئەوانەی کە مێژویان دروست کرد ئازارێک کە بە جەستەی هەمومانە دێت و ئەڕوا چونکە کورد لێرە بەڕاستی ینی ممارەسەی حەقی خۆیە کرد بە هەموو شکڵێک دەوڵەت بووین خاوەنی هێزێکی بەرفراوان بوون لەم شارە و تەنانەت هێزە دەرەکیەکانی دنیاش و هێزە عەرەبیەکانی ناوخۆش و دەرەوەش و ئەقلیمیش و ڕۆیان وابوو کام شارە بە ئاسانی لە ژێردەستی کورد دەرنایە بەڵام بە پێچەوانەوە لە شەو ڕۆژێکە هەمووی لە دەست دەرچوو قۆناغێکی زۆر گەڕاینەوە بۆ دواوە بەداخەوە کە ئێستا ئێمە کە ئەچیتە ئەم شارە هەست بە ئازارێکی گەوراکەیت هەست بەواکەی کە تۆ چیل لە دەستداوە هەست بەواکەی کە چۆنەڵێ مێژوویەکی گەورە و قوربانیەکی گەورە و خەباتێکی گەورە و تێکۆشانێکی گەورەی ئەم میلەتت لە 16 مانگە لە دەست چوو هاتووینەتە شوێنێک کە لە ژێر چاوەدێری هێزە عێراقیەکاندایە تەنیا کەناڵە زمان حاڵەکەی پارتی لە کەرکووک بۆ ماوەیەک شوێنی مانەوەی چەکدارانی حەشدی شەعبی بوو لە دوای چۆڵکردنی کەرەستەکانی تاڵان دەکەن و هەر شتێک بە کەڵکیان نەهات بێ لە نێو ئەم ژوورەدا بەجیان هێشتووە خشتەی بەرنامەکانیان تۆزی لەسەر نیشتووە بە نێو ژوورەکەدا چاو دەخشێنم و کۆمەڵێک کتێب بەدی دەکەم لە نێو هەموو وێرانکاری ئێرە کتێبێک بەڕاستی سەرنجی ڕاکێشان لە خەمی کەرکووکدا نووسەرەکەی ناسم کاوێزی مەلا پەروێز وتاری ڕۆژنامەوان نییە ڕوخانی دیکتاتۆر و گەڕانەوەی کەرکووکیان بۆ شارەکەیان 2003
نووسری ئەم کتێبە ئەتوانێت هەڵسەنگاندنێک بۆ ئەم دۆخە و 2023 بکات. ئەرشیڤی باشی تایەرە ڕووخاندنی پەیکەری دیکتاتۆرێک لە کەرکووک. دەمەوێت نووسەری ئەم کتێبە بدوێنم کە ئێستا لە هەولێرە. ئەو کتێبە بەشێکە لە خەباتی من بۆ کەرکووک. من هیچ کاتێک هیچ سرنجێکم لەسەر دەوڵەتی داگیرکاری عێراق وەکو نەیار و دوژمن نییە. عەرەبیش بە هەمان جۆرکە ئێمە کێشەمان بە درێژایی ئەو 100 ساڵە لەگەڵ عەرەبی عێراق بۆ بە تایبەتی لە کەرکووک. من گرفتم لەوە بووە خەباتی من لەو کتێبەش ئەوە بووە کە هەوڵم داوە تێگەیشتنی جڤاتی کوردی تێگەیشتنی قیادەی کوردی بۆ مەسلەی کەرکووک بگۆڕم کە تێگەیشتێکی زۆر خەڵە بووە. بەداخەوە یعنی تەجروبەی ئێمە لە دوای 2023 تا 16 ئۆکتۆبەری 2017 تەجروبەیەکی ئێجگار تاڵ و خراپ بووە. یعنی بە ئێستایشەوە دوای 16 ئۆکتۆبەر بە ئێستایشەوە ئێمە تێگەیشتێکی دروستمان بۆ دۆخی کەرکووک و ئەو ناوچانە نەبووە. بۆیە بەرەنجامی ئەو ناحاڵی بوونەی ئێمە لە ڕەوشی کەرکووک و ئەو ناوچانە 16 ئۆکتۆبەری بەرهەمێنا لەسەر قایم قامێک شەڕی زۆر گەورەمان کرد. شەڕی زۆر گەورەمان کرد دەرئەنجام سراعی نێوان ئێمە و یەکێتی لە کەرکووک لەسەر پۆستی قایم قامی داقۆق وای لێ هات قایم قام درا بە عەرەب. بەڵام ئێستا کە عەرەب دێت لە دەرەوەی یاسا و دەستور هەموو ئەو پۆستانە پڕەکاتەوە هیچ کوردێک نیگەران نییە ناڕەحەتیش نییە. ئێمە شەڕمان نەکرد لە کەرکووک. ئێمە هیچمان بۆ خەڵکی کەرکووک نەکرد. هەر کەسێک و ئەوەی ئازا و سواری سیارەکەی بوو ڕای کرد و کەرکووکی جێهێشت. دەیان هەزاران و دەیان هەزار خەڵکی بەشمێنەتی تێکۆشەری قوربانی دەری کەرکووکمان بەجێهێشت. ئێمە بێ ئەوەی یەک لەحزەیەک ئەوانی کە ڕایان کرد و کەرکووکیان بەجێهێشت و تەقەیان تیانە کرد شعور بکەن و بیر لەوە بکەنەوە باشە ئێمە ئایندی ئەو شارە و ئەو خەڵکە تێکۆشەرە بۆ کێ بەجێهێڵین؟ ئەی بۆ ڕەحمی حەشدی شەعبی یان بەجێ دێڵی؟ دەبوو ئەزانی دەبوو ئێمە شەڕ بکەین لە کەرکووک. ئەبوو کەرکووک ئەگەر پیشمان نەکرابایە من دڵنیام هەموو خەڵکی کەرکووک کوردەکەی ئامادە بوون هەمویان بە ژن و پیاویانەوەی گیانی خۆیان لە کەرکووک ببەخشن. دەچینە ماڵ پێشمەرگەیەکی دیر کە ئێستا ئاواران. پێشمەرگەکەم پێشمەرگە بچووکەکەم کوڕەوە غیرەتەکەم کوڕە چاونە ترسەکەم ڕۆڵە قوربانە ڕۆژەت ماوانە خۆشی ڕۆژنی دەستگیرانە تێنا مە قوربانت ڕۆ باوکی ئاسۆ خەمە گەورەکەی ئەوەیە کوڕەکەی لەسەر سەنگەرێک بوو بەدیل کە لە 16 ئۆکتۆبەر حەشدی شەعبی و سوپای عێراقی لە سەنگەری کوڕەکەیەوە هاتنە نێو شاری کەرکووک. مەکتەب خالی دەوەتانێ هەر لەوێشەوە کوڕەکان ئێمە هەزایکی کوڕ قارەمان لەو مەکتەب خالی دەشەید بوو. ئەو ڕۆژەش هێزی عێراقی لێوە هاتەژوونەوە لەسەر خاک کەرکووک ڕۆی ئاوارەش بووە. بەس ئەوە ناڵم بە مەسئولەکان بە خۆیانە بچەند سیر خۆیان کەن بەچی ڕوویەکۆ دێنە بەرامبەر ئێمە قسە بکەن. تۆزێ غیرەتیان ئیشکە ئیش ئەی بە بۆ ئەوان بەس سەی دایک باوک شەهید کەن دایک شەهید کەن بریندارەکان بکەن. ئێمە ئەوە 4 ساڵە کەرکووکا لەژێر دەست پێشمەرگازانی چەندێک کوڕی فەقیر کوژرا. کەسم ناوە برادەرم نییە من وەڵام ماڵەکەم چەندێکە بڕۆ بەسەم ڕزمانە نەڕۆ. ئەمە 3 ڕۆژ پێشەوەی بگیرێ مارە بڕێنی کوڕەکەمە بۆ خۆمم لەناوەڕاستم کوڕەکەمەش بکەکەم. ئێستاشەوە ڕاستم ئێستا
زانچانێ فەرقی خەڵکتان ڕسوا کرد هەی خوا ڕسواتان کە باشە هەی خوا نەفرەتتان لێبێ نەفرەتتان لێبێ و کەوا واتان لە ئێمە کرد لە جێگاومەکان خۆمان من بستێکم هەیە غورفە و حیوانێکم هەیە زستانان پڕ ماڵم ئاوە بێ ئێستاش بە هەموو دنیای نادەم خاک و وەتەن خۆمە چکەم ئەمە چوارەمین جارە من ئاوارە بم ئاوارە بوو نەزانم چەندێک گرانە هەچ کەسێکیش لە قەت بەقەدەر خۆی لە شارەکەی خۆی بەقەدر و بە قیمەتە بەس نەفرەتتان لێبێ مەسوولانوە کەرکووکتان فرۆشت نەعلەتتان لێبێ خوێنی مناڵێمەتان داوە ئاوە کاک شەماڵ من ڕۆژنامەنووسم لە ڕووداوی 16 ئۆکتۆبر ماڵەکەی تۆ زەرزیانی بەرکەوتووە ئەمە بێمە لات لەکوێ جەنابەت من لە دوکانم قوربانجان هەر شتێک کە تووشی کەرامەتشکاندنم بکا بۆ من مردنە بۆ من مردنە کوردیش ئەگەر ئەوەی لە کەرکووکە ئەوەی کەوا بیرە کاتەوە وەکو ئەو ئازاری کە من هەستی پێکەم وا ئەڵێت یعنی ناومێدیە لە چیا ئومێدم هەبێ پشتی 100% و تەواوم بە حکوومەتی کوردی باستی بوو و بە هاوڕێ کوردەکانم و بە کوردایەتی خۆم بە کەسایەتی خۆم بەڵام لە شەوێکە لە چاوتروکانیەکە بەیانی چاوت کردەوە کەسی تێ نەما شارنم نەزم کەرکووکبوونی پێوە دیار نەما ینی حەزبێکی زەبەلاح جێتی هێشت جیرانێکی باش جێتی هێشت کەسێک کە پشتت پێ ئەباستی جێتی هێشت ئای چاوەکەیتەوە هەر خۆتی ئەمە ناومێدی نییە چۆن ئومێدیان پێ بکەم یایم ئۆکە ئیستا من بڵێم کوردم باشە بەڵام سەر بە کوێم کوردستان یەخۆ جێمی هێشت ئەو تا نایەتەوە شارەکەش ئەو تا پڕ بەدەنگ هاوارەکەین ئەڵێن کەرامەتمان نەماوە لە چییە؟ لە چیا کەرامەت نەماوە؟ ئا ئێستا من جلێکی کوردی لەبەر کە مێ بڕۆمە بازار ئاوا سێر مەکە سێرکردنەکە هین عەرەب قسەیەکی هەیە ئەڵێ نەضرب ئەلف کەلیمە سێرتەکە 1000 وشە لە دەمیەوە دەرەچێت وشەکانیش بریتین لە سوکایەتی پێکردن لە 2000ەوە نەفسیەتی خەڵکە خوێنمەوە من کابرایەکی دەلاکم خەڵکێک دێتە بەردەستم دانیشێ بە پێی نەفسیەتی خۆی داوای جۆری سەرچاکردن و دۆم چاو جوانکردنی خۆیەکات بەڵام لە ماوەی ئەم دوو مانگەیە توانام نییە کەس بخوێنمەوە چونکە هەمووی هاتۆی یەک شکڵە بێتاقەت بێزار بێپارە بێ ئومێت ئەڵێم چۆن سرت بۆ چاکەم چیت بۆ بکەم ئەڵێ شتێکی لێ بکەم ئەمەم تۆزێک بۆ ڕێکەوە مێ بڕ پێکەوە بەرەو ماڵیان دەچین تاکو و بزانین چ زەرەر و زیانێکی بووە شتێکە کە وەکو سەدمەیە بۆ ئێمە باشە ئەمە کە هاتوونە و بە حسابی خۆیان لێرۆ بڕۆین باشترە کاکەڵە بە حسابی خۆیان فەرزی قانونەکەن وەکو ئەڵێن عەقڵمان تەسەوڕی ئەوە ناکات بۆ لایەنێک هەیە تا ئێستا لە کەرکووک ماوەتەوە بەڵام ئەو لایەنە بە دەموچاوێکی تر بە شقڵێکی تر بە زمانیەکی تر ماونەتەوە لایەنێکی تر تەنانەت بۆیانێ ناویشان بینی لە کەرکووک نەک بەس بێنەوە کەرکووک چۆنمانەوەیە کە بەستیا بگەم کە نەتوانی بڵێ من کوردم ئەنی ڕەنگە ئەو قسەیە زەخم بێ بڵێن بەو دەرەجەیەش نییە ناتوای لە کەرکووک بڵێ من کوردم بەڵێ ناتوانی بڵێ من کوردم دەبچۆرە بازار و بڕۆ شوێنە ئەو شوێنانی کە دەرەچی لە گەڕەکە کوردیەکان بڵێ من کوردم بێنەوە گەڕەکە کوردیەکە هەز بە ئەمانەکەی هێشتا ئەمانەکە چییە بە ڕۆژەوە بڵێ هەمووی لە ناو دەمودەزیەکەەوە هەمووی لە بەرچاویەکەەوە بڵێ بەڵام شەو کە چیتەوە ماڵ ئیتر خۆتۆ پوتیارە لە جیرانەکەدا ناتوانانی بیتە دەرەوە یان ئەگەر کابراەک بێ لە قاپیەکەی بدا من چوزانم ئەمە ئەمنی وەتانی ئەمنی قەومیە سواتە لایەنی کوردیە کەسی باشە کەسی خراپە دژمنی کۆرمە دژمنی تازەمە نازانم
نازانم کێیە لە دەرگایدا ئەو چەنەهاشتی وا ڕوویداوە لە دەرگایدەن وڵا بیستمان ئەڵەن چەک لە ماڵتانە هەیە پشکنینێکی تەبیعیەکەین فەرم و پشکنین بکەن کە ئەچنە ژوورەوە کە لە بچیانەکەنەوە دەست و چاویانە بەسن و پارە و زێر و هەرچێک لەو ماڵە هەبێ ئەیبن وەڕۆن کاتژمێرە پێش ئەوەی ئەو مۆزعە بکەوێتەوە لێرە خاڵی مناڵەکانم هات مناڵەکانی برد ماڵ باوکی هەر لەو کۆڵانەکەی ئەو لای خۆمانەوە ئەیتر کە هاتینەوە دوایی بۆ ماڵ گولە هاوانێک بەرەو ژوورە کەوتوو بەرەو ژوورە بێتانی نیشانە دەم هەرچەند کەمێکمان دەستکاری کردو بۆی چای بکەینەوە بەڵام شتێک ئەسەرەکانی هێشتا هەرماوە ئەلەم ژوورەیدا بوو ئەلەم پەنجەرەیە ئەوە کەیسە چاکم کردوێتەوە جێشیشەکەی ئەگەر بیبینیت هاتو بۆ ژگرۆ ئاوا کەوتبوو لەوەیانە من لە ماڵەوە نەبووم بڵێم لە ماڵەوە بووم 100% شتەکەم بینی بەڵام بەو دیوارە کەوتبوو و ئەو زاوێشی کە ئەلەوەیە ئەمە ئەلێرانە بوو جلوشتمان تێکرد هەمووی پارچە پارچە کردن ئەمەش جێ ئەو هاوەنەیە کە بەری کەوتبوو خەڵکم ئەبینی ڕێی لە پێشمەرگە و بەرپرسانی پێشمەرگە و بەرپرسە کوردەکانی شاری کەرکۆ کرد بۆی جێیان نەهێڵن ڕێیان پێگرتن شتیان هێنا لە ناوڕاستی ئەو جادایە دایانە تایان سووتان لیان ئەپارانەوە کە جێیان مەهێڵن وەرنشان بەشانی ئەم خەڵکە بوەستنەوە شەڕیان لەگەڵەکەین بەڵام کۆمەڵێک پێشمەرگە ئەگیریان بەو دوو چاوی خۆم بینیم دەستی خەڵکیان ماچ کرد بمان بورن غەدرمان لێتان کرد بەدەستی ئێمە نییە ئەبێ جێتان بێڵین خەڵکێک ئەمەنە ئەمەلی مابوو تا ئەو دەقەیەش ئەیوت چەکەکان بدەنە ئێمە شەڕیان لەگەڵەکەین یعنی ئەو دیمەنا نازانم ینی حاڵەتێکەتانەی بینیت ناتوانیت تەفسیری لێوە بکەیت ئەم جارە دەڕۆینە گەڕەکە عەرەبەکان ئاڵاکانی عێراق لێرە گەورەترن ئاڵای شیعە لێرە دەشەکێتەوە کوژراوەکانی حەشدی شەعبی وێنەکانیان وەک هێمای پاڵەوانێتی دانراوە وێنەی ڕەمز و سۆمبۆلی کوردەکان ئەتکراوە لە کەرکووک هەوڵی بە تەشەیوعکردن دەدرێ بەرەبەرە عەرەبی شارەکانی تر هاوردەی کەرکووک دەکرێ سەپاندنی مەسەبی شیعە بە ڕوخساری شارەوە دیارە شەقامەکان پڕبوون لە دروشم و ئاڵای مەسەبی بە هەزاران کورد لەم شارە ئاوارە بوون و ئەوانەیشی ماونەتەوە بەوتەی خۆیان هەست بە غەریبی دەکەن بە درێژایی مێژووی ئەم شارە هەوڵی سڕینەوە و تعریبی کورد دراوە ئەگەرچی لە ئێستاشدا ڕەمزەکانی کورد لە کەرکووک هەوڵی تێکدانی دەدرێ و پرۆسەی بە تعریبکردن بۆ دانیشتوانەکەی جەرگ بڕا بەڵام هیچ هێزێک نەیتوانیوە دەنگی نەوەی عەلی مەردان لەم شارەدا کب بکات لدسمتو بخواه هرگز